دکتۆر عومەر عەبدولستار شارەزای سیاسی لە ئەستەمبوڵەوە لەگەڵم دەبێت یەکێکە بێت لەو میوانانەی کە شڕەوەی ئەم بابەتە و ئەم پرسەی لەگەڵەکەم بابەت و پرسەکە چیە هێرشکردنە سەر کێڵگەی غازی کۆرمۆر و هەروەها کاردانەوەکانی. دکتۆرم کاتت باش، سپاس کە ئامادەن لەگەڵمان. زۆر قسە لەسەر ئەم هێرشانە کراوە، کاردانەوەکانیش بە دوای داهاتووە، بەڵام بابزانم بەدیدی دکتۆر عومەر چی لە پشت ئەم هێرشانەوەیە بۆ سەر ژێرخانی وزەی هەرێمی کوردستان؟ يعني اهلا وسهلا بكم. سڵاوتان لێبێت کوردستان 24 بەدڵنیایی ئەمە کاتێک ڕووداوێک هێرشێکی مەترسیدار وەک ئەمە ڕوودەدا ئەمە هێرشێکی زۆر مەترسیدارە بۆ سەر ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان یان ژێرخانی وزەی عێراق لەو سات وەختەی ئێستادا 11 هەڵبژاردن بەڕێوەچوو و ئەمڕۆژ نزیکەی ئەمڕۆ 28 مانگە کەواتە نزیکەی 20 ڕۆژ تێدەپەڕێت بەسەر هەڵبژاردن. ئەمە یەکەم ڕووداوی مەترسیدارە دوای هەڵبژاردن ڕوویدابێت. میلیشیاکان براوە بوونە، زۆر بە کورتی پێتان بڵێم میلیشیاکان لە پەرلەمان براوە بوونە و ئەمەش یەکەم ڕووداوی مەترسیدارە بەر لەوەی حکوومەت پێک بهێنرێت. و ئەم ڕووداوە مەترسیدارە بۆچی مەترسیدارە؟ چونکە چوارچێوەی ئەمە ئەوەی کە هاوپەیمانی ئێمە لە 1990 تاوەکو ئێستا هاوپەیمانی سەرەکی هاوپەیمانی نێودەوڵەتی سەرۆک مەسعود بارزانیە، ئەوانی تر هەمویان دوژمنی ئەمریکا، کەسیان هاوپەیمانی هاوپەیمانان نین. بۆیە ئامانز لە دوای هەڵبژاردن و دوای بردنەوە لە پەرلەمان بامانزگرتنی تاکە هاوپەیمانی ئەمریکا، ئەمە ئامانجێکە بامانزگرتنی هەولێرە دهۆک و هەروەها بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش پێک نێنرێت کە ساڵێک لەمەوبەر هەڵبژاردننی پەرلەمان لەوێ بەڕێوە چوو. بابەتێکی مەترسیدارە، سەرڕایەوەی مارک ساڤایە بوونی هەیە، قسەی زۆر گەورە دەکات، بەڵام وا دیارە ئەمریکا دەسوەردان ناکات بەو شێوەیە کە ئێمە دەمانەوێت کەیان کوردستان دەیەوێت یان دژمنانی میلیشیاکان دەیانەوێت. بۆ نمونە ئەوانی کە لە دژی میلیشیاکان وەک هەرێمی کوردستان و سەرۆک بەڕێز سەرۆک وەزیران مەسعود بارزانی کە داوای کەرەسەی بەرگری ئاسمانی کردووە. دکتۆر دێمە سەر گروپە چەکدارەکان و پەیامی ئەمریکا و نوێنەرەکەی ئەمریکاش، چونکە تویتێکی کردووە پرسیاری زۆر هەڵەگرێ، بەڵام ئەوەی من لە تۆ تێگەیشتم ئەوەیە ئەم هێرشانە بۆ سەر ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان ئەمە تەنها کاریگەری بۆ هەرێمی کوردستان نیە بەڵکو بۆ عێراقیشە. تەواوە؟ ڕاستە ڕاستە، من بەو شێوەیە قسەکە دەکەم 100% لەسەر عێراق، چونکە ئەوان ئێستا لە توانیان کارەبای 24 کاتژمێری بۆ هەرێمی کوردستان دابین بکەن، ئێستاش دەیانەوێت کارەبا بۆ نیوەی عێراقیان هەموو عێراق دابین بکەن، بەڵام لێرە میلیشیا دەسوەردانی کرد، گورزی وەشان بربەستی دروست کرد. ئەمە مەترسیەکە لەمە چێ؟ مەترسیەکە لە چیدایە لێرەدا؟ مەترسیەکە لەوەدا ئەم حکوومەتەی ئایندا حکوومەتی میلیشیاکان دەبێت. پێش هەموو شتێک پێتان بڵێم وێ ڕای قسەکانی مارک سەڤایە و قسەکانی ترامپ و ئەو تیمە ئەمریکای کە سەردانی ئەمریکای سەردانی عێراقی کرد و پێی گوت نابێ حکوومەتی میلیشیاکان هەبێ، لەوانەیە هەتا تا 8 مانگ 10 مانگ بخایەنێت تا حکوومەت پێک دێنرێت. نازانین بۆ ئەو دەرفەتەی ئێستا هەیە لە بەردەم هەرێمی کوردستان، ئەو دەرفەتەی لە بەردەم خەڵک هەیە، ئەو دژمنی میلیشیاکان ئەوەیە میلیشیا هەرچی بتوانن بیکەن بۆ ئەوەی ئەم ژێرخانە بپارێزن بە هەموو هێزی خۆیانەوە، ئەم ژێرخانە بپارێزن کە گرێبەستیان لەگەڵ ئەمریکا کردووە، گرێبەستی ئابووری بووە. کاتێک هێزی ئەمنی دەبێت پێویستمان بە سیستەمی بەرگریش دەبێت. ئەمە ئەو بابەتەیە کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە چاوەڕێی دەکەین لەو ساتەوەختە ئێستادا. دکتۆر مارک ساڤایە نوێنەرە تایبەتەکەی سەرۆکی ئەمریکاڵێ فەرمانم لە فەرماندەی هێزە چەکدارەکان وەرگرتووە بۆ عێراق. مەبەستی چییە لەم قسەیە ئەگەر شیکارێکی سیاسیانم بۆ بکەی بۆی؟
ئەو مەبەستی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان عێراق کاتێک ئەو ناوە دەهێنێت مەبەستی دۆناڵد ترامپە، مەبەستی سوودانی نییە، مەبەستی سەرۆکی ئەمریکایە کە فەرماندەی پێی دەڵێ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە عێراق ئەو نێردەی سەرۆکی ئەمریکایەویش دەڵێ من فەرمانم لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان وەگرتووە کە دۆناڵد ترامپە. آخر قسەکە دکتۆر قسەکە لەسەر ئەوەیە بۆچی فەرماندەی هێزە چەکدارەکان بەکارەهێنێ بۆ سەرۆکی ئەمریکا، بۆ ئەمەی بەکارهێناوە بە مەبەست ویستێتی پەیام بگەێنێ؟ هەندێک وا لێکدانەوەی بۆ دەکا کە لاانەی مەبەستی سوودانی بێ، نەخێر مەبەستی سوودانی نییە، چونکە ناکرێت سوودانی ئێستا قاسم عەرەجی دەستنیشان کرا، بەڵام لە 2 مانگ 3 مانگدا هیچی نەکرد بۆ لێکۆڵینەوەکان. ئێستا وەزیری ناوخۆ عەبدولەمیر شەمەڕی ڕاستپاردووە لێکۆڵینەوە بکە، ئەویش هیچ ناکات، ئەو کەسانە هیچ ناکەن. قەیس خەزعەلی و کەسانی کە ئەمە زانیاری نێودوڵەتیە نەک لە منەوە، ئەمە زانیاری نێودوڵەتیە کە قەیس خەزعەلی و کەسانی دیکەی میلیشیاکان بە موشکی گراد هێرشیان کردووە، پێشتر بە درۆم بووە. ئەمە هێزی هەڵبژاردن چییە بۆ لایەنانەکە بە موشک هێرش دەکەن؟ سەرۆک مەسعود بارزانی ملیۆن 100,000 دەنگی بەدەستێنا هێزی دکتۆر عومەر باسی پرسێکی گرنگ و هەستیارەکەین هێرشکردنە، بەڵام من جیاواز لەو پرسەی خۆم کە گفتوگۆیەکەم لەگەڵ تۆیە، تۆ زۆر بە تووڕەییەوە ئەبینم، هۆکاری ئەمە چییە؟ مەبەستم لە عێراقە. احنا خصوم الميليشيات، ئێمە دژمنی میلیشیاکانی. من دەمێ ئازاد عێراق 1 مەتر 4.6 مابێ ئازاد بکرێ. ئێمە خەڵکی دیالە و ئەمبارین لە عێراق، دەوڵەتێک نەماوە بۆ سونە و شیع و کورد بێ. چۆن دەکرێ 18 پارێزگا کە ئێستا 15 پارێزگایان 16 پارێزگایە ماوە، ئێمەش لەلایەک حکوومەت لەگەڵ سەرۆک بارزانی پێک بێنین لە کاتێکدا سەرۆک بارزانی زۆر بە تووڕۆ لێدوانی دەرکرد، بەڵام لە ڕاستیدا پێویستمان بە هێزە لەسەر زەوی، ئەو هێزەش بەدی ناهێنرێ تا ئەو کاتەی بەڕێز مەسرور بارزانی و پاڤێڵ تاڵەبانی حکوومەت پێک نەهێنن. ئەمەش کەی ڕوودەدات؟ چۆن دەگەین بۆ ئامانجا؟ ئەو کاتە چۆن دەتوانن بەرگری ئاسمانی بۆ هەرێمی کوردستان دابین؟ زۆر بە کورتی دەڵێ عێراق ئازاد بکرێ، بۆچی ئێستا عێراق داگیر کراوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە کەرکووک داگیر کراوە، پارێزگاکانمان داگیر کراون، پارێزگاکانی فورات و ناوەڕاستی فوراتی عێراق داگیر کراون، باشوور داگیر کراوە، هەمووی لەلایەن هێزێکی دەرەکیەوە داگیر کراوە. ئێمە شیع و سونە ناڵێن داگیر کراوە، ئێمە تەنیا ئێستا دەمانەوێت بڵێن کە هیلالی دەوڵەتێک کۆتایی پێبێت. ئێمە دەمانوێت 1 مەتر 4.6 ئازاد بکەین. ئەم زۆرە لێکدانەوەیەکە کە ئێستا بۆ عێراق دەکرێت، دەشڵێن ڕێگە بە هیچ لایەنێک نادەین لێپرسینەوە، ئەگەر لێپرسینەوە بۆ کەسێک بکرێ یەکێک لە سێدارە دەدرێت، کەسێک ئاوارە دەکرێت. ئێمە ئەمە ژیانێکی ئاسایی نییە کاکە بەڕێزم، بۆیە ئێمە چاوەڕوانین و زۆریش کاتی بەسەر تێپەڕیوە. سووریا بە پێش ئێمە کەوت، ئێمە لە دوای شەڕی بەرپەرزدانەوەی دوژمنکاری لە سووریا کە ساڵێک بەسەری تێپەڕی، ئێمە شەڕێکی دیکەی بەپەرزدانەوەی دوژمنکاریمان دەوێت. ئێستا بۆ نمونە ئەو شەڕێکە لە عێراق هەیە، بۆ نمونە هێرش دەکرێتە سەر هەولێر و دهۆک، ئەمە ئاساییە، دەبێت گرنگی بۆ بابەت. دکتۆر عومەر لە دەرفەتێکی تر و لە کاتێکی جیاوازتر هەوڵەدەین پێکەوە گفتوگۆی جیاواز بکەینەوە، بەڵام هەر لەسەر دۆخی عێراق. ئێستا کاتەکەم تەواو بوو، سوپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە ئەستەمبولەوە لەگەڵم بووی. دەست خۆش.